زۆر باشە خاتو دکتۆر هەر پەیوەندیدار بە کۆرپەکەەوە ئێستا پرسیارێکم بۆ دروست بوو نەخۆشی شەکرەوا دەکات کۆرپەکە قەڵە و گەورەتر بێت لە کۆرپەیەکی تەندروستی ترکە هیچ نەخۆشیێکی لەسەر نییە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو شەکرەکە کۆنتترۆل نەکرابێت بە باشی لەبەر ئەوەی شەکر لە ڕێگەی هاوڵ منداڵەوە دەگوازرێتەوە بۆ منداڵەکە بەڵام ئینسۆلین ناگوازرێتەوە ئەمە وا دەکات هۆرمۆنی گەشە لە منداڵەکە زۆر بێت و چەوری لە ناوچەی شان و سینگ و سگی منداڵەکە بنیشێت ئەگەر هاتوو شەکرەکە بە باشی کۆنتترۆل نەکرێت بەڵێ منداڵەکە کێشی زیاتر دەبێت لە کێشی منداڵێکی تر. زۆر باشە هەروەکو باسی کۆنتترۆل نەکردنی شەکرت کرد ئەگەر خانمێک ئیهمالی کرد و شەکرەکەی کۆنتترۆل نەکرد مەترسیەکان چین کە ڕوبەڕووی دەبێتەوە؟ وەک پاسمان کرد لەوانەیە کاریگەری لەسەر کۆرپەلەکەی دروست بکات ئەگەری هەیە کۆرپەلەکە لە ناوسکی دایکەکە جوڵەی بوەستێت و بمرێت ئەگەری هەیە ئاوی منداڵەکە زۆر بێت ئەگەری هەیە پێویست بک پێش وەختە منداڵەکەی ببێت و سینگی منداڵەکەی بە باشی دروست نەبێ هەروها کاریگەری خراپی زۆربەی کاتەکان پێویست دەکاتن ئەو منداڵە بە ڕێگای نیشتەرگەری لە دایک ببێت ئەمەش بە دڵنیاییەوە کاریگەری خراپی هەم بۆ دایکەکەش دەبێت لەوانەیە دایکەکە لە دوای نیشتەرگەری تووشی هەوکردن ببێت. خاتو دکتۆرە ئەگەر بینە سەر ئەوەی کە خانمانی دووگیان لە ماوەی دووگیاندا بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆز دوایکردنەوەی ئیفتار کە پیاسە دەکەن گرنگترین کات بۆی کە پیاسەیەکی تەندروست بکەن بۆی کە شەکرەکەیان دابەزێت کامەیە و ماوەکەی دەبێت چەند بێ لە چ کاتێکدا نیشانەکانی وا دەردەخات کە ئەم خانمە نابێت پیاسە بکە و تووشی مەترسی دەبێت؟ خۆی ئەو خاڵێکی زۆر مهمە ئێمە یەکێک لە ڕێنماییەکان بۆ خانمانی دووگیان ئەگەر هاتوو شەکرەیان هەبێت ڕێکردن بکەن بە تایبەت پاش نان خواردن لەبەرەوەی دوای نان خواردن بڕی شەکرە لە خوێن بە خێرایی بەرز دەبێتەوە ئەگەر هاتوو پیاسە بکە لەوانەیە ڕێگر بێلەوە لەوانەیە خانمەکە وا بکات تووشی وەرگرتنی دەرمان نەبێت تەنانەت هەر بە گۆڕینی لایفستایلی خۆی شەکرەکەی کۆنتترۆل ببێت ماوەکەشی وا باشترە لە 10 دقا بۆ چارەگێک بێت ئەگەر هاتوو بیدایەت کە دەستی پێکرد خانمەکە بەڵام دواتر دەتوانێت بیکاتە نیو کاتژمێر لە ڕۆژێکان نیو کاتژمێر پیاسە بکاتن وا باشترە ڕێنماییمان بۆیە نوێی خانمەکە لە کاتی پیاسەکردنەکە پێڵاوێکی فلاتی مرتاح لەبەر بکاتن و هەروەها تووشی وشک بوونەوە نەبێ بڕێکی زۆری ئاوی خواردبێتن جەوەکەی کە پیاسەی لێ ئەکات جەوێکی گەرم نەبێت ئەگەر هاتوو خانمەکە لە هەر کاتێکدا تووشی سەر سووران بوو یاخود تووشی بێتاقەت و دڵەکوتەیەکی زۆر بوو دەبێت بیوەستێنێت ڕاوێژی پزیشکی خۆی بکات چەند کەسێکی شەیە کە نابێت لەوانەیە پزیشکەکە پێی بڵێت نابێت پیاسە بکەی دوای ناخواردن بە تایبەت ئەوانەی کە خوێنبەربوونیان هەیە ئەوانەی هاوڵ منداڵیان لە بەشی پێشەوەیە ئەوانەی پێشتر منداڵی پێشوەختەیان لەدایک بووە یان لەبارچووە یان پێشوەختە بووە منداڵەکەیان یاخود خوددەنی لە بارچووە ئەوانە ڕێنمایی دەکرێن کە زۆر پیاسە نەکەن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی